ئیمڕۆ 2022 ڕوونکردنەوەی کۆبوونەوەیەکیمان کرد دەربارەی قەرەبووکردنەوەی هەواڵی قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە کە ئاواری وڵاتی ئێران بوون بە ئامادەبوونی کاک خالیل بابەڕەسوو بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەری گشتی شەیدانی هەڵەبجە و ئەو دەنگۆیە کە ئێمە کە بڵاو لەناو هاوڵاتیانە نووسراوی فەرمیمان ئاڕاستی بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران کرد بۆ ئەوەی نوێنەریان ئامادە بێ لێرە و ڕوونکردنەوەی پێویست لەو بارەیەوە بدرێت. ئەو دەنگۆیە لە دوور و نزیک نە ئەسڵی هەیە نە ئەساس نە لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە نە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نە بە فرمان نە بە ڕێنمایی نە بە یاسا و ڕێسا یەک شت بوونی نییە بە ناوی قەرەبووی ئێرانەکانەوە کە ئێستا بۆ ماوەی 3 مانگە بێ لە سنووری هەڵەبجە ئەم مەوزوعە خەڵک پاری پێوە ئەیا و نوێنە لە نرێ بۆ ئێران لێرەوە ڕایەگەێنم هیچ شتێک ئەسڵ و بنەمایەکی ئەساسی و ئیداری و قانونی نییە بۆ خرجکردنی ئەو بڕەپارەیە یا بۆ ناونووسینکردنی ئەوە